ماوەی دوو ڕۆژە ئاسایشی قەسرێ دەگەنجی هەرزەکاری لە ناحەی قەسرێ لە باڵەکایەتی دەستگیر کردووە لەبەرەوەی هەوڵی خۆپشاندانیان دابوو تاوەکو ئێستاش تارنووسیان نادیارە. سەرچاوەیەک لە کەسوکاری دەستگیرکراوەکان بە پەیامی ڕاگەیاند بەدووادا چوونمان بۆ ڕۆڵەکانمان کردووە کە گیراون بەرپرسی ئاسایشی قەسرێ پێیوتون ڕادستی ئاسایشی سۆرانمان کردوون، بەڵام لە ئاسایشی سۆرانیش با کەسوکاریان وتراوە لێرە نین، ئێستا نازانین ڕۆڵەکانمان لەکوێن. سەرچاوەکە وتیشی ئاسایش تۆمەتی ئەندامەتی پەکەکەی داوەتە پاڵام گەنجانە و وتویانە بە ڕاستپەردەی پەکەکە خۆپشاندانیان ئەنجام داوە، بەڵام ئێمە هەموو ئەو دەنگۆیانە ڕەت دەکەینەوە. ڕۆڵەکانی ئێمە لە نادادی و بێکاری هاوشێوەی ناوچەکانی تری کوردستان دەنگی ناڕەزایەتیان بەرز کردوتەوە. بەپێی زانیاریەکانی پەیام کە لە کەسوکاری گیراوان دەستی کەوتووە دەڵێن بە هیچ شێوەیەک ئێمە ناچینە ژێرباری کەفالەت بۆ ئازادکرانی ڕۆڵەکانمان چونکە هیچ تاوانێکیان ئەنجام نەداوە. وا بڕیارێشا بنەماڵەی دەستگیرکراوان کۆ ببنەوە بۆ وەرگرتنی هەڵوێستی مەدەنی دژی دەستگیرکردنی ڕۆڵەکانیان. دەستگیرکردنی ئەو گەنجانە ناڕەزایەتی چالاکەوان و خەڵکی باڵەکایەتی لێکەوتوتەوە، داوای هەرچی زوو ئازادکردنیان دەکەن. مێر منداڵە دەستگیرکراوەکان حوتیان خوار تەمەن 18 ساڵن و تەنها 17 ساڵن، بەو پێی لە دایکبووی ساڵی 2003 دوانی دیکەشیان لە دایکبووی ساڵی 2004 و یەک دانەشیان لە 2002 لە دایک بووە. ئەوە ژێگەی سەرنجە لە کاتێکدا تا ئێستا ئەو دەگەنجە لە زیندانەکان توند کراون کەچی سەرۆکی دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند سەرجەمی دەستگیرکراوەکانی باڵەکایەتی و شیلات زیە ئازادکراون. کەسوکاری دەستگیرکراوەکانیش ئەو قسانەی زیاپەترۆست ڕەت دەکەنەوە.